با لە نزاتێ بگەین، بیری لێ بکەینەوە، لەبەریان بکەین، هەروەها لە دڵەوە بیان خوێنینەوە. با بە هەرە خۆشەویستترین وشەکان دەست پێکەن لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هەرە خۆشەویستترین وشەکان لای خۆی پەروەردگار چوارن. گرنگ نییە بە کامیان دەست پێ بکەیت. ئەتوانی لە هەرێکێک لەم چوارەوە دەست پێ بکەیت. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. پێشتر واتەکانیتان بیستووە. سبحان الله. سبحان الله واتای ئەوەیە خوای پەروەردگار بەرز و پیرۆزە. سبحان الله خوای پەروەردگار بەرز و پیرۆزە، یان خوای پەروەردگار بێگەردە لە هەموو کەم و کورتی و ناتەواویەکان. والحمد لله هەموو سپاس و ستایشەکان بۆ خوای پەروەردگارن. ولا إله إلا الله ولا إله و هیچ خوایەک نییە إلا جگە إلا الله جگە لە الله. والله أكبر و خوای پەروەردگار گەورەترینە. ئێمە ڕۆژانە بە هەزارەها وشە قسە دەکەین و زۆرێکیان ئاساییانە ڕەنگە بێسوود بێت و ئەم فەرموودەیە چوار ڕوونکردنەوەمان پێیات کە ئێمە و ئەوانەی چواردەوریشمان لە ڕووی لایانی ڕۆحی و ڕەوشتیەوە بەرز دەکاتەوە و پاداشتێکی بێسنوورمان پێبەخشێت و ئیمان و باوەڕمان زیاد دەکەن، هەروەها گەشە بە خۆشەویستی و گەورەی خوای پەروەردگارە لە دڵەکانمانە. با کەمێک ڕوونکردنەوە باسکەین. سبحان الله ئەوە خوای پەروەردگار بێگەردە لە هەموو کەم و کورتی و ناتەواویەکان. پێویستی بە هیچ کەسێک نییە وەک هاوبەش و هاوڵ. فەرمانەکانی تەواو و بێخەوشە. تاقیکردنەوەکانیشی کە ئێمە پێی تێپەڕەبین بە هەمان شێوە تەواو و بێخەوشە و ئێمە لێ پاڕینەوە کە یارمەتیمان بات سەرکەوین لە تاقیکردنەوەکانە. الحەمدولله. زیکرەکە بڵێ بە هەستێکی دووبارەکردنەوە، چونکە حەمد دوومانە هەیە، ستایش و هەروەها سپاس. لەبەرەوە هەنێ جار ستایشکردنی سیفاتەکانی خوای پەروەردگار وەک چۆن لە دروستکراوەکانیدا ڕەنگی داوەتەوە. تەواوی هەموو سپاسەکان بۆ خوای پەروەردگار بۆ هەموو ئەو نیعمەتانی کە ئێمە لامن خۆشە، یان سپاس بۆ خوای پەروەردگار بۆ ئەو نیعمەتانەی کە لامن خۆشە. لا إله إلا الله. هیچ خوایەک نییە، هیچ ئیلاهێک نییە جگە لە ئەڵڵا. کەواتە پێویستە تەرکیز بخەینە سەر ماناکانی وشەی ئیلاه. ئیلاه چەند مانایەکی هەیە. بۆ نمونە ئەوەی کە ئەپەرسرێت، ئەوەی کە پێویستیەکانمان بۆ هێنێتە دی و ئەوەی کە گوێڕاڵیەکرێت. هەوڵ بام مانە جیاوازانە لە مێشتا بهێڵیتەوە کاتێک ئەی خوێنیتەوە. الله ئەکبەر. خوای پەروەردگار گەورەترینە. گەورەترین لە تەواوی هەموو سیفاتە نایاب و بێوێنەکانیە. ئەتوانین بیر بکەینەوە لە هەر یەکێک لە 92 سیفاتەکەی خوای پەروەردگار و درک بە گەورەی مەزنی ئەو بکەین.